لەم یانزە مانگەی ساڵی 2025 لە سەر 6500 کەس هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەشێکی زۆری گەنجە نیشتیمانیان جێهێشتووە خۆیان ڕادستی ئەم قەدەرە کردووە بە ڕێگاکانی مەرگ داویستویانە بگن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا و لەم ئامارەی کە باسمان کرد لەم ڕێژەیە بە نزیکی 1500 خەڵکی ئەم دەڤەرەی ئێمەیە ئەوەش ئەوە دەکەێنێت کە لەم دەڤەرەی ئێمەدا بێکاری لە لووتکەیە بۆیە پێویستە دەسەڵات ئەم سنوورە نەکاتە بەرداشی سیاسی بتوانێت ئاوڕێک لەم گەنجانە بداتەوە وەلانی کەمەوەی بیربێتەوە کە چەخماخەی شۆڕش و ڕاپەڕینەیەک لە دواییەکان لەم دەڤەرەوە سەری هەڵداوە جگە لە گیان لە دەستدار لە زیندانەکانی وڵاتی لیبیا تونس بولغاریا مالیزیا ئەرمینیا کە ئەوانەی باسم کرد هەمووی ڕۆڵەی کوردی تێدا زیندانی کراوە تێدایە لە ساڵێک و مانگێکەوە و 6 مانگی تێدایە بۆیە باڕۆڵەکانیان ڕادستی ئەم قەدەرە نەکەن نەکەونە سەر شەپۆلی ناڕاستی قاچاقچیەکان کە ئەوان لە پێناو بەدەستێنانی مشتێک پارە ئامادەن ڕۆڵەکانمان ڕادستی دەریای ئیجە بکەن بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ کاکە ڕۆژ هاتوتەوە بەپێی ئەوەی کە ئێمە سەردان لە کاتی شوشتنی جەنازەکەیدا لەوێ بووین گومانی تێدا نییە گیان لە دەستدانی کاکە ڕۆژ گیان لە دەستدانێکی خنکاندن نەبووە لە ناو دەریادا بۆیە ئێمە وەکو کۆمەڵەکەمان جارێکی تر بە حکوومەتی ڕادەگەێنینەوە بۆیە پێویستە هەنگاو بنێت بۆ گرتن و ڕاوەدونانی ئەو چەرچی و دەڵاڵانەی کە لە هەرێمی کوردستانن کە باز لە چەرچی و دەڵاڵەکان دەکەین دڵنیاینە قاچاقچی لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە دەڤەری ڕاپەڕیندا بوونی نییە کەوایە باقی تری چەرچی و دەڵاڵە لە پێناو 200-300 دلاردا کۆمەڵێک ژیانی شاهانە و کۆمەڵێک ڕێگەیەکی باش و ئاسانکاری دەخاتە بەردەم و بەرچاوی ڕۆڵەکانمان بەڵام دوجار کە دەبینین لە ڕووداوێکی ئاوادا ئەوانەی لەوێش ماون هەست پێ دەکەن کە چ دۆزەکە